بەپێی ئاماری کۆڕبەندی ڕۆژنامە نووسانی ژنان لە عێراق ڕاپرسیەکیان سەبارەت بە دیاردەی دەستدرێژی سێکسی ئەنجامدا تیایدا ڕادەگەینن کە دەستدرێژی سێکسی لە عێراق بەرەو مەترسیدا دەچێ و ئەم دیاردەیە بۆتە کۆسپێک بەرامبەر کۆمەڵگای عێراقی کە ناتوانن کچ و خانەوادەی خۆیان بۆ ڕاپەڕینی کاروباریان بنێرنە دەرەوە. الاستبانة جاءت بنتيجة أنه 77% من النساء ئەنجامی ڕاپرسیەکە بە ڕێژەی لە 1970 ژنان لە عێراق ڕوبەڕووی گێچەڵی سێکسی دەبنەوە. لەو نێوەندەش بە ڕێژەی لە 150 بە قسەیە و بە ڕێژەی لە 120 دەست بۆ بردنە. لەو ڕێژەی لە 120 لە 105 دەستدرێژی سێکسیە لە ماڵەکاندا لەلایەن کەس و کارەکانیانەوە وەک باوک و برا و مام و خاڵ. ئەوەش زیناکردنێکە لەگەڵ محرەمدا. لەو ڕاپرسیە هۆکارەکانی دەستدرێژی سێکسی لە ڕێگای داتایەکانیانەوە دەستنیشان کردووە. لما ربطنا قضية المتغيرات کاتێک گۆڕانکاری ڕاپرسیەکانمان پێکەوە بەستەوە دەری دەخات هۆکاری ئابووری کاریگەری کارایی جێراوە، خراپبوونی باری ئابووری و زیادبوونی بێکاری و دوورکەوتنەوەی گەنجان لە ژنهێنان، هەروەها خراپی باری دەرونی و کەوتنەوەی توندوتیژی دیکە بەهۆی خراپی باری ئاسایشەوە هۆکارە سەرەکیەکانن. ڕاپرسیەکە تەنها لە عێراق نەماوەتەوە و نێدراوە بۆ نەتەوەی گرتووەکانیش. لەو ڕوانگەیەوە پارمێڵاباتن نوێنەری نەتەوەی گرتووەکان داوای لە حکوومەتی عێراق کردووە هاوکاری قوربانیانی توندوتێژی سێکسی بکەن. ئەومان کردو لە پێشترا کە ئەبێت دادگایەکی تایبەت دابنرێ بۆ ئەوی ئەم کەسانە بتوانن یعنی باز لە سەرگوزشتەی خۆیان بە یاسایی بکەن، چونکە بەیانی تۆتەوێ ئەوانەی توندوتیژی سێکسیان بەرامبەر کراوە تۆ ئەمە جەریمەی ئیبادەی بەشەریە، جەریمەی ئیتیجار بالبەشەواتە بازرگانی کردنە بە مرۆڤەوە. تۆ چۆن نەتوانی باسی لێ بکەی ئەگەر حقیقەتەکانە لە بەردەمانە بێت؟ واتە هەموو لایەنەکان ئەتوانڵم کەم تەرخەمیانە بۆ ئێمە ژۆک و لیژنەی ژنان کەم تەرخەمتر بووین لەبەر ئەوی لیژنەکە ئەساساً هەمووی سێژن دوو ژنی تایە، ئەوانە ژەوەندە گرنگیان بۆ مەسەلانە نەیاوە. ئەندامێکی کۆمسیۆنی باڵای مرۆڤ لە عێراق ڕادەگەینێ کە پەرلەمانی عێراق نەیتوانیوە تاکو ئێستا یاسایەکدا ڕێژە کە مافی ژنان لە توندوتیژی بپارێزێ. للأسف قوانيننا المحلية عاجزة عن بەداخەوە یاساکانی عێراق توانای سزادانی تاوانباری توندوتیژی سێکسیان نییە. بە پێی تێگەیشتنی نێودەوڵەتی لەو دۆسەیە ئەو تاوانکاریە دوولایانی هەیە، بەجێهێنانی تاوانکاری دژ بە مرۆڤایەتی و هەروها تاوانکاری جەنگ کە هیچ کامیان لە یاسا نێوخۆیەکانمان نییە. ئەو دیاردەیە وەک ئامارەکان دەری خستووە وا دەرەکەوێ دادگایەکان خاڵی بێت لەو کەسانەی ئەو تاوانیان ئەنجام دابێ. للأسف إنه أغلبية القوانين حاليا بەداخەوە لە زۆربەی بڕگە یاساکان کە لە یاسای عێراقدا لەو بارەیەوە دیاری کراوە کاتێک پیاوێک دەستدرێژی سێکسی لەسەر ژنێک دەکات ئەگەر لە نێوانیاندا ڕێک بکەون و ژنەکە بخوازێت پیاوەکە هیچ سزایەک نادرێت، پێویستە بەر لە خواستنی ئەو ژنە پیاوەکە سزا بدرێت. بەو پێیە فرسەت دەدرێتە ئەو پیاوە کە لەگەڵ ژنی دیکەش داوا بکات، پێویستە یاسایەکی بەهێزمان هەبێت. ئەم دوو کچە نایشارنەوە هەمیشە ترسێک هەوڵیانە. بالفترة الأخيرة أنا كنت قبل سابقا أطلع وحدي بە بەراورد و بەڕابردوو جاران بە تەنها دەهاتمە دەرەوە، بەڵام ئێستا ناتوانم بە تەنیایی بێمە دەرەوە. داوا لە دەستگاکانی ئاسایش دەکەم ئاسایش بەقەرار بکەن و سزاش بدەن. لە عێراق ئەم دیاردەیە زۆر ڕوودەدات. عێراق وڵاتێکی وەحشی بوو. ئێستا ئێمە بەر لە چەند خولەکێک ئەوەمان بەسەر هات، تووشی هەڵوێستێک بووین، دەستدرێژیان کردە سەرمان. لە ماوەی ڕابردوو چەندین ناوەند و ڕێکخراوی باری ژنان ئاماری مەترسیداریان لەبارەی توندوتیژی دژ بە ژنان بڵاو کردوتەوە و کردویانە تا یادداشت نامە بۆ حکوومەت و پەرلەمانی عێراق بە مەبەستی گەڵاڵەکردنی پرۆژە یاسایە کە ڕێگری لەم دیاردەیە بکا و ئاستی توندوتیژی کەم بکاتەوە. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.